خوا گەورە زۆر نیعمەت و بەخششی پێبەخشیوین کە پێویستێ ئێمە سوپاسگوزار بین لەسەری یەکێک لەو نیعمەتە جوانانە ئەو سروشتەیە کە هەمانە ئەو وەرزانەیە کە بەسەرمانە یەت و لەگەڵی شایستە کە وەرزی بەهارە گەشتکردن و سەیرانکردن بۆ ناوچە شاخاویەکان بۆ ناوچانەی کە ناوچەی گەشت و سەیرانن زۆر بووە و ئینسانی مسلمان لای فرۆزی ئیسلامە هەموو ڕۆشنێکی بۆ دانراوە بۆ بوارەکانی ژیانی و بۆ بواری گەشت و سەیرانیش بە هەمان شێواز کۆمەڵک ئاداب و ڕۆشنمان هەیە کە پێویستە مسلمان بگرێتە بەر و لێوە شاوەی زیاتر ببووی کە جیاواز بێ لە چاکێکی تر و پابند بێ و نەبێتە زەحمەت و ناڕەحەتی بۆ کەسانی تر. ئێمە کۆمەڵک ئادابی جوان باس دەکەین کە بزانین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆن باس لەم بابەتە کراوە و کاتێک دچینە سەیرانگاکان ئەو شوێنە گشتیانە پێویستە ڕەچاوی چی بکەین. کۆمەڵک بابەتی گرنگ سەبارەت بەم تەوەرە باس دەکەین بە میوانداری بەڕێز مامۆستا ئەحمەد قامیشی زانای ئاینی کە بە خۆشحاڵیەوە لە خزمەتمانایە. مامۆستای گیان بەخێر بێی، سپاس بۆ ئامادەبوونێت لەگەڵمان. بەخێر مامۆستا گیان. سەلامەت بن ئینشاءالله. مامۆستا بەوە دەست پێ بکەین پەیامی بەهار چییە؟ گرنگی ئەم وەرزانە لە چیایە؟ تا چنێک پێویستە ئێمە هەست بەو نیعمەتەی خوای گەورە بکەین. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. سڵاو ڕێزم بۆ بەڕێستان و بۆ هەموو بینەران. لە خوای گەورە دەپاڕێنەوە کە ئاوێکی بەڕەحمەت بەم ئاگرەدا بکا و بەهارەکەمان زیاتر خێر و خۆشی بەدووادا بێ ئینشاءالله تعالی. سەیرانمان لێ نەبێ بە قەیران. دیارە بەهاریش یەکێکە لە نیعمەتەکانی ذاتی ئەڵڵا جەلە جەلالوه و یەکێکە لە چوار وەرزەکانی ساڵ. دیارە هەر وەرزەش بە سروشتی خۆیەوە جوانە. بەهاریش کە هەوایەکی معتەدیل و مامناوەندی هەیە و دنیا سەوز و جوان دەبێ، ئینسان دڵی پێی خۆشە و پەیامی بەهار ئەوەمان پێ دەڵێ. یەکەم پێمان دەڵێ کە ئەی مرۆڤەکان بزانن لە دوای لە ناوچوونی ئێوە و مردنی ئێوە زیندووبوونەوە هەیە. هەروەکو چۆن خوای گەورە بەهۆی ئەو بارانەوە ئەم هەموو سڵەجیانە زیندووە کاتەوە کە لە حیساب نایە، لە ژمارە نایە. تۆ سەیری سڵەجیاکان کە بە هیچ شتێک ناژمێرێ. جا خوای گەورە دەفەرمێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم فانظر إلى آثار رحمة الله كيف يحيي الأرض بعد موتها إن ذلك لمحيي الموتى إن الله على كل شيء قدير. دەفەرمێ سیرکەن شوێنەواری دەسەڵاتی الله جل جلاله كيف يحيي الأرض بعد موتها بەهۆی بارانەوە چۆن ئەم ئەرزە وشک و برینگە ڕەقا بەهۆی بارانەوە خوای گەورە زیندوی کردەوە. ئاواش إنه لمحيي الموتى بەتەکید خوای گەورە مردووەکان زیندوو دەکاتەوە و بەلایە زۆر زۆر ئاسانە. چونکە ئێمە توخماتمان دەمێنێ ئەو گۆشت و ئێسخەک ئەرزێ لە قەبرا، بەڵام توخماتەکە عەجب و ذەنبەکە ئەمێنێ و ڕوحەکەش هەیە وهو أهون عليه ئاسانتر. کەواتە چۆن خوای گەورە ئەم هەموو زیندەوەرانە ئەم هەموو چڵەجیانەی زیندوو کردەوە لە بەهارە دڵنیابن ئەی مرۆڤەکان ئێوەش خوای گەورە زیندووتان دەکاتەوە. کەواتە ئەمە بەڵگەیەکی عەقڵیە، ئەمە هەم بەڵگەیە کە بە چاو دەیبینی کەواتە ئێمە بەهار پێمان دەڵێ تۆ زیندوو ئەبیتەوە ئەی ئینسان، هەروەکو چۆن ئەم ئەرزە زیندوو بۆ ئەم سڵەجیایە و دوایش ئەبێ بە پوش و پەلاش و ئەمرێ. ئەمە خاڵێک کە خاڵێکی تریش ئەوەیەکەوە دەسەڵاتی ئەڵڵا جەلە جەلالوه. یعنی سبحان الله تەماشاکە خوای گەورە دەفەرمێ أروني ماذا خلق الذين من دونه هذا خلق الله. أما دروسكراوي الله جل جلاله. أروني ماذا خلق الذين من دونه. بشانم بن غيري الله شان بيكراوه ناتوانم مێشێ دروستکەن. یعنی وەتا بەحساب تەکنۆلۆژیان دروست کردەوە بۆ خۆشبەختی خەڵک ئەوە تا خەڵکی پێ لە ناو دەبن بە چاکە ئەتۆمیەکەی بۆ نمونە. لەبەرەوە ئەوەی کە دەشکردوشیانە هەمووی ئیستیکشافات و دۆزینەوەی دڵە ئەستێرێکمان دۆزیەوە لە فڵان شوێن. لەبەرەوە هذا خلق الله. ئەم بەهارە جوانە، ئەم سەوزایە، ئەم ژینگە و ژیانە، ئەمە دروستکراوی الله جل جلاله. غێری خوا چیان پێ دەکرێت؟ هیچیان پێ ناکرێت. لەبەرەوە لە بەهارە یەک لە پەیامەکانی بەهار ئەوەیە کە پێمان دەڵێ لە دوای ژیانی تۆ مردن زیندووبوونەوە هەیە، دەسەڵاتی ذاتی ئەڵڵامان پیشان دەدا جەلە جەلالوه و هەروەها پیشانیشمان دەدا کەوە ئێمە دائیمەن دەبێت بزانین کە لە دوای ناخۆشیان خۆشیە. زستان سەرما بوو،
بڵێن بۆ نمونە زمانی زوو بە تایبەتی زستان سەخت بوو سەهۆڵبەندان بوو ئێستا هەر دنیا ساردە و زستانان بەعام نەوت و غازش بۆ خەڵکێک زۆر کەمە لەبەرەوەی وڵاتەکەمان دوورە لە نەوت و غاز کەواتە پێمان دەڵێ لە دوای ناخۆشیان خۆشی دێ لە دوای زستان بەهار دێ. بەڵێ مامۆستاگیان پێویستە ئێمە کە کاتێک لە وەرزی بەهاردا گەشت و سەیران دەکەین و چوونە دەرۆمان دەبێت بۆ چمە بەستەی ئێمە گەشت و سەیران بکەین؟ بەڵێ سەیرانکردن ڕێگە پێدرا و مەشروعە بە زەوابیتی خۆی بەوەی کەوە ئەگەر ئێمە کاری حرامی تیان نەکەین و تێکی نەدەین. ئێمە کاتێ سەیران دەکەین مەبەستەکەمان چییە؟ یەکەمیان باسمان کردکەوە تێدەفکرین لە ئەم بوونەوەرە کە زیندوو بوونەوە مردن هەیە، تێدەفکرین لە دەسەڵاتی ئەڵڵا جەلە جەلالوهو و هەروەها ئێمە پێویستمان بەو هەیە کەوە مسلمانان زیاتر بگەڕێن و کاتی خۆی لە ئیسلامدا سەیرانی مسلمانان چی بووە؟ وەسیاحەت ئومەتی ئەلجیهاد و جیهاد کە بە گەشتی ئومەتەکە ناوبراوە بۆ چونکە مجاهیدان گەڕاون زۆر شوێنیان بینیوە تو هات لە گەڕە چێکابی هەر لە ماڵێک کابی نوێبوونەوە نەبێ جەو گۆڕین نەبێ زۆر ناخۆشە. لەبەر ئەوە ئەو نوێبوونەوەی ئەو جەو گۆڕینە ئەگەر ئێمە پابند بین بە ئادابەکانەوە بەڕاستی نوێبوونەوەیکی ژیانمان پێدەدا هەزارە شوێنێک ببینین. یعنی ئێمە وا دەزانین سەیران تەنها ڕاکە و گۆشت ببرژێنە و یعنی ئەو ڕۆژە کە خەڵک دەچێت بۆ سەیران تەماشا دەکەی هیچ بەرناکەوێ و یعنی هەندێک جار ئێمە بخۆمان وەکو شتێک لە سەیران نەگەیشتوین. یعنی بۆ دەبێت بەس جومعان بچین ئەگە بڵێ وڵات داوامانەیە خۆ لە وڵاتی هەموو پشووە یا بەزەی بەدەوامدایەتەوە یعنی هەموو پشووە. لەبەرەوە هەروە چاکە موسڵمان جومعان هەر نەچێ پاش نیوەڕۆی جومعان ڕێگە قفڵ دەبێ پۆستێکم بینی کە هەتا چاو حکم دەکات سیارە قفڵ بوو وەستا بوو نووسی بوویان کۆڕەوی ملیۆنی بە ناچاری ینی بڵێن خێزانەکانە لە ماڵەوە ناچار ینی بە ناچاری چیە چاولێکەریە هەموو خەڵک ڕۆی دەبێ ئێمەش بڕۆین ئەوە دەچی سەعاتێک دوو سەعات لە ناو سارەیە قفڵ دەبی ینی بەڕاستی زۆر ئەمە سەیران دەبێت بە قەیران ئەمە خۆشیەم سەیرانە لەکوێدایە ئەنجا دوای جاری وایە سەرمایە بارانە سەیران کاتی خۆشەکە جەوێکی هەتاو بێت یعنی شوێنەکە چۆڵ بێت تۆزێ بەلاوە بێت تۆزێ ئاران بێت من بۆیە دەڕۆمە دەرەوە بۆ ئەوی لە جەنجاڵی شار دەرچم جا تو هە لە ناو جەنجاڵی یابی و هە لە ناو خەڵەباڵغی یابی و هە لە ناو سارابی و یعنی ئەوە خۆشەکەی لەکوێدا بۆیە بەڕاستی هەتا بکرێ ڕۆژانی هەینی کە زۆر مبارەکە بە تایبەتی پاش جومعە یوا دەڵێ جومعەکەشم نافەتێ زۆری بەشی زۆری دەفەوتێ و هەندێکی گوێ پێوشتانە نادا تێکەڵی خەڵک لەو کاتە بەڕاستی ئەو سەیرانی ئێستا دەکرێت بە تایبەتی ئێوارەی جومعان سەیران نییە و قەیرانە بۆیە با ئێمە لەو چاولێکەری خۆمان بە دوور بگرین با ڕۆژانی تر بچین بۆ سەیران خۆ کاکە پاژنێوەڕان دەوام نییە بڕۆ پاژنێوەڕان بڕۆ خۆ لە هەفتە لانێکم سێ ڕۆژ پشووە ئەنجار ئایا ئێمە دڵمان ئەوە نەخۆشە یعنی بە پەلە ڕاکەین لەلایەک تەماشا دەکەی قەیرانی غازنەوت بۆ دز بێ ئەم شەڕ و هەرایە یعنی جاران داگوت ئەو شوێنە خۆشە دڵی لێ خۆشە یعنی ئێستا ئێمە خۆ یعنی هەر گۆش برژاندن بە تەنیا معنای سەیران ناگەێنێ لەبەر ئەوە دەبێ ئێمە حکمت و فەلسفەی سەیران بزانین کە بۆ نوێبوونەوەیە بۆ جەوگۆڕینە بۆ ئەوەی مناڵەکان خێزانەکان جەوێ بگۆڕن بۆ تێفکرینە لەم بوونەوەرە یعنی کۆمەڵی زۆر شت بەڵام بەداخەوە ئێمە شتەکانمان پێچەوانە کردوتەوە سەیرانمان کردو بە قەیران شتگران دەبێ ئەو ڕۆژی جومعانە ناناوە بەردەکەوێ یعنی نەگۆش بەردەکەوێ یعنی سارە ڕێنیە بڕوە یعنی بەڕاستی پێم سێر بەوەڵەن سەیران یعنی هیچ خۆشێکی تێدا نییە یعنی ئەو ڕێگایە کە ئەگەر ڕێگاکە ڕێگای نیو سەعات بێت و 2 ساعت لە سارابی کاتە مامۆستا ئادابەکانی سەیرانکردن چییە و پێویستە ئێمە ڕەچاوی بکەین کاتێچین بۆ گەشت و سەیران؟ وڵا ئادابی سەیران ئەوەیە هەوڵ بدەین کاتێکە دەچین دەڵێ ئەوەی کە عاقڵ و ژیر مرۆڤی عاقڵ و ژیر خوا و مردنی ناچێت لە بیر یعنی لە هەموو کاتێکدا لە سەفەر و لە حەضەرە لە سەیران و لە قەیرانە دەبێت خوامان لە بیر بێ مردنمان لە بیر بێ کەواتە کاتێ دەچین بۆ سەیران وا مەزانە ئەو ڕۆژە هەمووشت حەڵاڵە تێکەڵاوی کوڕوکچان و جاری وا هەیە یعنی کۆمەڵێک فەسادی و بێشەرعی و ئەمانە یعنی ئەمە سەیران نییە و قەیرانە لەبەرەوە کاتێ دەچی بۆ سەیران یەک لە ئادابەکان ئەوەیە بێفەرمانی خواردنیە تا سەر لە شوێنێک سەیران لەگە ماڵباڕەکەی خۆ تۆزێ بەلاوە بێ یعنی ئەوە چ خۆشەکەی لەکوێدا تۆ لەو سەر ڕووبارەکانی وەکو دوکان و قەشقۆڵی
ئەوە پەڕۆیەکیان بینە ئەم لەو دیوێت دەهۆڵ و تەرتیبات و زرت و فرت و هەرا و هۆریا و تۆش لەم دیوێ یعنی ئەمە خۆشەکەی لەکوێدا بەس پێمام ئەو لەو دیوێ دەخواتەوە هاوار دەکا و ئەمە هیچ خۆشی تیانە لەبەرەوە هەوڵ بدەین بێفەرمانی خوانەکەین مەحرەمەکان بەجیا کوڕوکس بە حرامی تێکەڵ نەبێ ئەنی ئەوانی ئێستا دەبینی خەڵکانێکی دەسێ بۆ سەیران چونکە خواردنەوەی حرام مەشروبات ئینسانی مسلمان دەبێت جیاواز بێ لەو خەڵکە لە شوێنێک بەلاوە بێ و خواردنی حەڵاڵ ئەو هاتو هاواری کە دەکرێ ئەو جاریشکە لە ئادابەکان بەڕاستی پاک و خاوێنێ الله ئیسلام بۆ خۆی حتا تۆ کە نوێژ دەکەی لە دەستمێژ و ینی پاک و خاوێنی نیەتت پاک بێ دەروونت پاک بێ دەچی بۆ سەیران تەماشا دەکەی یعنی دنیایەک شەخەڵ بەجێ دێڵێ ئەم هەو پیس ئەم ناو ئەم جیا سەوز و جوانە ئەم ژینگە جوانە تەماشا دەکەی ئەوە ناخۆڵ و خاشاک و پاشماوە جێماوە بۆ گەن وڵاتی یعنی چەند خۆشە تۆ هەرچی زەرفێکت پێ بێ حەلاگی خۆڵەکە ئەیخەمە ناو حەلاگی خۆڵەکە خەم پشتی سارەکەمەوە ڕێک دێم لەسەر ڕێگا ئەیخەمە حاویەکەوە یعنی ئێمە بۆ خاچ خۆمان خۆش نەوێ بۆ وڵاتی خۆمان خۆش نەوێ بۆ ژینگە و ژیانی کوردستانمان خۆش نەوێ لەبەرەوە بنداری وا هەیە شوێنی خۆشی وا زۆر خۆشە کوردستان آخر ئەگەر خاوەنی هەبوویایە کوردستان بەهەشتی دنیایە لە سوید خۆشترە ئەوەیە کەسی نییە دەنا کوردستان ئەگەر دڵسۆزی هەبێ کوردستان جا هەر کەسێک خاچ خۆی خۆش نەوێ وڵات خۆی خۆش نەوێ و پاک خاوێنی نەگرێ و ڕێزی نەگرێ ینی بەڕاستی خۆ بەشە یەکێ لە ینی سیمای ئینسانی مسلمان ئەوەیە کەوا وڵات خۆی خۆش بوێ ئەوش ئەوەیەکەوە پاک خاوێنی ئەو خۆڵ و خاشاکەی کەوا بەجێ دەمێنێ ئەوم پیس و پۆخڵیە بەڕاستی ئەوە لە ئینسانی مسلمان ناوەشێتەوە بەڵام تەمان مسلمان جواناکە بە زۆری ئەوانن کەوا سەرخۆش و بێهۆش و یعنی ئەوانن کەوا هادەڵە گەنج و بەنج و کۆمەڵە خەڵکێک ینی گوێ بۆ شتانە نادا ئەینا کاتێ دەچی بۆ سەیران پابەند بە بەڕێنمایەکانی هاتووشەوە پاک و خاوێنی شوێنەکە بپارێزە خۆڵ و خاشاک بخەرە حاویەکەیەوە ئەوەی لە جیرانەکەت تەنی ئەوەی لە تەنیشتە ئیزعاجی مەکە بە دەنگ و ڕەنگ و هەرا وەریاکەت حیا و حرمەت بپارێزە فەساد بڵاو مەکەرەوە یعنی ئێمە ژیانێکی کەم و کورتە بە ئەو چەند سەعاتی کە لە سەیرانی با بەخۆشی بیگوزارێنین و باشترین سەیرانیش ئەوەیە کە تۆ تیا گوناهبار نەبی. زۆر باشە مامۆستا هیچ زیکرێک هەیە کە ئێمە لە کاتی دەرچوونمان بۆ گەشت و سەیرانەکان کە پێویستکابی بڵین بۆ ئەوەی لە زیان و زرر ڕوودا و پارێزرێنیان حەشەراتێ شتێک هەیە لەوێ بۆ ئەوەی ئێمە بپارێزرێن لی بەتاکید هەر کاتێک کە تۆ لە ماڵ دەچێ دەرێ چ بۆ سەیران بێت چی گۆش و کار بێت ئینسان دائما ذکری بەیانیان دەخوێنێ ذکری ئێواران دەخوێنێ بەیانیان هەر کە چوێ دەرێ بسم الله توكلت على الله لا حول ولا قوة إلا بالله سيزار بالله بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم بناوي أو خواي كهيشتك زلادي بياناغا أو جار كسواري ساعة كدبي سيزار الله أكبر لكي أنزاد سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين أو دعاء دخواني أنزاد دعاء سفر دخواني بابا ببرد ما كان هاتو شوى أو ذاك أو شوني كليد هذا نشي ربي إني لما أنزلت إلي من خير فقير أو ذكر دعانا بخوانا زور زور جرينجا هم بركات دخات إيشكتوا هم باريز راو دبي شو خلق جزور إيش كذا شيء وسيران توشي بلا مصيبة ومشكلة يقدر فقير السيران اللي دبي بقيران لبرو إما هم مشتكان بشت بذاتي الله وبزاني كوا إما لهالشوين يبين خوات شاوي لي معنا فساد وخرابنا كين ولا حرام دور بين اما زور زور گرنگه حسب سعادیری خواب کن بسر معنوا بویا که ذکر کانی اواره و بیانیان مع خوین بالتاكيد خواي قبل بركه دخات ايش كمان مامصا لم روجانا هند بوست كرابو كسك او ناوتشا گشتیاریانی پیس کردبو براستي يعني هم خلق دعای ليه کرد جا بس مروف بوا لخوي بكا كخلق دعاي بكا ببي با زيان بو دورو بركي كاتا كسكي تريت او شينا بهمان شو دعاي ليه بكا تا چنك اما هم لروي عيني بيروز اسلام و ام كسا يعني سزاو بابلين دعاي ليه كرلان خلقه وهميش گناح باره بخوي والله طبعا دبي بزاين شين اواني او كارانا دكن چونك اما زور زار خلق بعام وعزانه خلق مسلمان دوره له مسلمان راستقين دوله لو چکه خلچك معنی هر بناو مسلمانه خلقش معنی امر بناي كردات شو لدين دور كوتو امر ايديا و اجندا و فكري چپ هي بديني هي امانه زوره جويلوشتانه نيه عدل مهم سربري خم تيربه اينا والا اما رسول الله صلى الله عليه وسلم فرميتي اتقوا اللعانين
فەرمووی خۆتان بپارێزن لەو شتانەی کەوا لەو دوو شتێکەوە دەبێت هۆی ئەوەی خەڵک لەعنەتان لێ بکە. چییە ئەوە؟ دارێکە ئەو دارە سێبەرێکی جوانی هەیە خۆشە، تۆ بچی لێ پیسایی بکەی. کاتی کەسێک دێ بۆ دەڵێت تەک لەعنەتی خوارد لێ بێ. جا ئێرە شوێنی پیساییە، یان مەسەلەن ئاوێکە ئاوێکی جوان و پاکە وەستاوە، تۆ بچی دوو لە ڕووبینەران میزی تێ بکەی یان پیسایی تێ بکەی، یان لەسەر ڕێگا تۆ پیسایی بکەی. منداڵ و پاڵ و هەرزە و خەڵکانێکی کە ئەو شتانە ئادابی ڕێگەوبان نازانێت، هیچ ئادابێک نازانێت، چونکە پەروەردە نەکراوە، چونکە عەقیدەی دامەزراو نیە، لە لای شۆ پەروەردە نەکراوە. لەبەر ئەوانە خەڵکانێکن بۆ خۆیان دەبنە هۆی ئەوەی کە خەڵک جوێنیان پێ بدەوە لە نەفرەتیان لێ بکە. خەڵکێکی بۆ خۆی وا دەکات خەڵک جوێن بە دایک و باوکی بدات. دەفەرمێت جوێن بە دایک و باوکتان مەدەن. وتیان ئەی ڕەسوولی خوا چۆن ئینسان جوێن بە دایک و باوکی دەدات؟ فەرمی تۆ کە جوێن بە بەرامبەرەکەت دا ئەوی جوێن بە تۆ دەداتەوە، کەواتە دەبێت ئێمە بۆ خۆمان کەسایەتی خۆمان بپارێزین. ئەنجار ئەم ئیسلام و دینداریەش بەڕاستی بەرهەمی تاعەت و عیبادەت ڕەوشتە جوانەکانە. ڕەوشتی جوانیش یعنی لە مامەڵەیە، لە سەفەرە، لە سەیرانە، لەو شتاندا دەرەکەوێ. یعنی بەرهەمی ئەم نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتە ڕەوشتی جوانە. ڕەوشتی جوان ژەوەی تۆ درۆ نەکەی، پاک و خاوێن بی، پابەند بیت بە یاساکانەوە، حیا و حورمەت بپارێزی. ڕەوشتە جوانەکان بە مەعنا فراوانەکەی. بەڵام ئیتر خەڵکی وازانێت کە چوو بۆ سەیران ئیتر لەو ڕۆژە هیچ حرام و حەڵاڵ نامێنێ و هەر بۆ خۆی هاوار کا و هەڵپەڕێ و داپەڕێ و بخوا و زۆریشی خواردووە، ئەگەر هەڵ نەپەڕێ حالی ناکە، کەمی بخۆ هەڵپەڕینی ناوێت. لە ئینسان لەخوا غافڵ نەبێت، چونکە بەڕاستی ئینسان کە لەخوا غافڵ بووە ئیترەوە مشکیلەیە. ماوەسا زۆر باسمان کرد کە کاتێک چینە دەرەوە چۆن بۆ چواردەورمان باش بین. ئایا لەناو خێزانەکاندا هیوا هەیە لەو ڕۆژدا کە چنە دەرەوە تەنها ئایدی ئەوەیە کە بخوات و دابنیشێت، یارمەتی خێزانەکەی نادا و هاوکاریەک ناتا؟ ئەمەیان چی دێ لەسەر؟ وەڵا ئەوە ئێستا ئەوە مۆدیلە، دەڵێ ئەوانی کە دەست نەدەرێت بێ ئەم جاران پیاوەکان هین بکەن. تەبعا ژنی زۆر حەزیان لەو بەزمە حەقی خۆیەتی بە تازە بۆتە مۆدیلیان دەبێ نەچی، یان ئەگەر شووی ئەبێەوە پیاوەکە فەقیرە ئەو ڕۆژە دەبێت چێشتەکە حازرکە و نانەکە و گۆشتەکە برژێنی و بڵێن بە تایبەتی و ئەوەش مادەم لە ماڵەوە لە ژوورەوە ئافرەتان ئیشی نان و چێژ دەکەن، ئەو ڕۆژە لە دەرەوە ئاساییە پیاوەکە. ئینسان ئەمە هەمومان خزمەتکاری ماڵمنداڵی خۆمانین، یعنی زۆر ئاسایی ئینسان ژیان هەروایە، هەمومان خزمەتکاری ماڵمنداڵی خۆمانین، یعنی بووین بە حەماڵی ماڵەوە. جاری وا دەڵێن مامۆستاسی هەڵال حەماڵی ماڵەوەین، ئەمڕۆ هەموو ئێوارە حەلاگێک پێوە دەبێت شت بکڕی شت بەری و ئاسایی ئەو ڕۆژەش پیاوەکە گۆشت دەبرژێنێ و ئافرەتەکەش هەر وردەوە هەریژەکە خۆی هیچێک بێ داروچیت کەوکە کاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لەگەڵ هاوڵان چۆوە سەیران، یعنی چوە داروچیت کەوکە نابێیان تۆڕش سپیان مامۆستا تۆ کاکە نا ئەو ڕۆژە هەمومان پێکەوە ئیشەکە دەکەین. دەبەرەوە یەکێ لە ئادابەکانی سەیران ئەوەیە کە نابێیان ئاغا و شۆخابێ و لەسەرەوە دابنشەوەکانی کە هەموو کۆی لەو خزمەتکار بن، با هەمومان ئیش بکەین. بەمسا پامت چێ لە کۆتاییە و تا چەندێک گرنگە هەندێک جار سەیرانی کوربەوە ناسراوە کە هەمووی شەڕ و ئاژاوەیە، بە شەڕ و ئاژاواتی بە شەڕ و ئاژاویتەوە ئیتر لەسەرەوەی کە شتێکتان بیرچووە، لەسەرەوەی کە درەنگ هاتوونەدەوە تووشی زیحام بوون، ئەمانەمان هەیە. جاری وایە مەسەلەن کە دەچی بۆ سەیران تەماشاکەش قارتە و چرخی غازەکەی لەبیر چووە، ئیتر بەهارە دەیبچی لەو ماڵێ تەنیشمانە وەربگرین، یعنی جاری وا خوێمان لەبیر چووە لەگەڵ ژنبێرەکە دیکە دەبن دێ بەهارە بەزمانسا گۆشتەکە و بیر نەچی ئەوی تر کێشەی نییە دیاخ خوێت پێ نەبوو، ئەگەر چرخ ئەگەر ئاگرەکە چۆم بکەیتەوە ئەوانە هەموو بە زەحمەتە، یعنی لەبەرەوە ئەبێ سەبرمان هەبێ، ئەو شەڕە ناکرێ، ئەبێ سەبرمان هەبێ. ئینسان چکە ئێمە بۆیە دەچین بۆ دەرەوە بۆ سەیران بۆ ئەوەی ساتێک گەشت و خۆشی و دڵمان خۆشکەین، بۆ ئەوەی کەوا دڵمان خۆش بێت. جا لەوێش هەر شەڕ و هەرابێ و لە ماڵەش شەڕ و هەرابێ و لە تەلەڤیزۆنەکە بڵێ هات بەپەلە چی بوو، وەڵا هەمووی هەر شەڕ و هەرابێت، ئەوە تا خەڵک بەعام تووشی نەخۆشی دەرونی وە. بۆیە ئێمە ئەو ساتانی کە دەچین بۆ سەیران هەردووبارەی دەکەم و جارێشکە پابەند بین بە ئادابەکانی سەیران، بە پاک و خاوێنی، بە ڕێنمایەکانی هاتوچۆ، ڕێگە لە یەکتر نەگرین، ژینگە و ژیان پیس نەکەین، ئارامی بپارێزین، لەخوا بترسین و بیر بکەینەوە لەم بوونەوەرە لە عەزەمەتی دەسەڵاتی ئەڵڵا جەلە جەلالوه. هەموو ئەوانە پاشانیش یعنی کاتێککە تۆ دادەنیشی لە شوێنێک بەلاوە بیر بکەوە بزانە کەوا دنیا 52 ڕۆژێکە، تەنها پێچی مێزەرێکە، تام و چێژی هەر تاوێکە، ئەبڕێتەوە لە پڕێکە.
بۆیە بەم بەهارە مە بەدەست خەڕۆ شیرازەی ژیان مەکە ڕەنجەڕۆ زۆر بەهارماندی هاتوو بەسەر چوو ئەم بەهارەش هاکا لێتون بوو جا بۆ نەبینە ئەوانەی کەوا ساتێ غافڵ نین لە ذیکری خواش مژدەیە وهای پێداون پێی دڵ ئارامن هەتاکو ماون کاتێکیش مردن یەکسەر بۆ بەهەشت ئەوەیە سەیران ڕاواردن و گەشت خی گەورە ئینشاءڵڵا سەیرانەکانمان بەهارەکەمان خێر و خۆشی بەدوادا بێ و کوردستانمان ئاوەدان بێ و ئەو ماڵانش کە ئاژاوان تیا خی گەورە ڕەحمیان پێ بەدەمیانەوە یا ڕەب العالەمین خوایە سەیرانمان لێ نەبێ بە قەیران تووشی قاتی و قڕی و ئاوارەی و دەربەدەری نەبین بەهۆی شەڕی کافرەکان و ئەو شەڕێکەوە کافر بێ باوەڕەکان هەڵیان گیرساندووە لەخوا دەپاڕینەوەکەوە ئێمە لە وڵاتی خۆمان دەربەدەر نەبین ئاوارە نەبین لێمان نەقەومێت چونکە بەڕاستی ئێمە بێکەسین هەر ئەڵڵامان هەیە جەل لە جەلالوهو یا ڕەبی سەیران ئەوانەش کە دەچن بۆ سەیران هەمومان خوایە هەر لە خێر و خۆشی دابن و بە خۆشی بگەڕنەوە لە ئێوارە بە سەلامەتی خواگەورە پاداش بەتە مامۆستاگیان سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەد قامیشی زانای ئاینی کە لەم تەوە ڕێگەڵمانە بووی سپاسەکەی دەست خۆش سپاس یاخوا هەر لە خۆشی دابن و لە گەشت و سەیران بن سەلامەت